یەکێکە لەو ڕێگەیانی خەریکە دەبێتە ڕێگای مەرێک بۆ هاوڵاتیان و شۆفێران. ڕێگای تونێلی پێشڕەو بەهۆی خراپی و شێوازی هەندەسەیی ڕێگاکە بۆتە هۆی ترسبە و شۆفێرانی ڕۆژانە پێیدا تێپەڕ دەبن. هەر بۆیە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بڕیاری بەداخستنی شەقامەکە و دووبارە دروستکردنی بە شێوازێکی نوێدا. درێژی ڕێگاکە نزیکەی 4 کیلۆمەترە و بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکان یاتوچۆ شەقامێک بە درێژایی 1 کیلۆمەتر دروست دەکرێت. لە ئێستادا دیزاینێکی نوێمان ئامادە کردووە کە سێ شتی باش لە خۆیەگرێ. یەکەمیان لە بەردەمی تونێلی پێشڕەو ئێستا کە ئەتێبیتە خوارەوە وەکو وایە بکەویتە خوارەوە لە پڕێیتە خوارەوە بە سلۆبێکی زۆرە. ئێمە ئەوە فولکێ لێوا دروستەکەین و ئەو کێشەیە نایەڵین. هەروەها یەکێ لە کێشەکانی تر سلۆپی جادەکە لە سا 15 ئەوە زۆرە و لەگەڵ ڕێنمایەکان و ڕەوەشی هەندەسیدا ناگونجێ. ئێمە ئەو سلۆپەشمان کەم کردوتەوە بۆ لە سا 12 بۆەوەی کە جادەکەمان 1-2 لۆفەمان بۆ زیاد کردووە بۆ ئەوەی کە مەسافەکەی زۆر بێت و سلۆبەکەی کەم بێتەوە. لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆ لە ڕێگاکەدا ڕوویداوە. دیارترینشان لە سەرەتای ئەم هەفتەیەدا بوو کە بەهۆی خێرایی و لە دەزانی کۆنتڕۆڵەوە کاروان عەلی شامار کوڕی پێشمەرگەی دێرین عەلی شامار گیان لێدەستدا. لە ساڵی ڕابردووشدا بەهۆی ڕووداوێک لە نێوان دوو ئۆتۆمبیلدا 3 کەس گیان لێدەستدا کە دوانیان منداڵ بوون. مامڕەحمان ئەم ڕۆژێگەم ڕێگایەدا تێپەڕ دەبێت و زۆرێک لەو ڕووداوانی بینیوە کە تێیدا ڕوویداوە و دەڵێت گەر بەوریاییەوە بە ڕێگاکەدا نەڕۆی ئەو باگەرێکی زۆر تووشی ڕووداوی هاتوچۆ دەبیت. ڕۆژانە لێرەوە هاتوچۆکەم هەموو ڕۆژە دێم و ئەڕۆم چەندین جار حادیسێتیا ڕوویاوە بە تایبەتیا لەم پێشەوە ئەوە ئەیبینێنەوە تا چاکراوەتەوە چەندین جار خەڵکی تیا مردووە چەندین ئەوانەیە کە من بزانم لەوان 12 کەس هەر لێرە مردوون ئالێرە ئەم جادەکەش بۆ پشتەوە چەندین جار چاڵ بووە و ڕۆچووە. لە ڕێگاکەدا بە مەبەستی کەمکردنەوەی خێرایی هاوڵاتیان کامێری جێگیری تیژڕەویدا دەنرێت. لە پێش دانانی کامێری چاودێری پێویستی بەوە هەیە کە ئەو شەقامەوەکو باسم کرد لە ڕووی دیزاینی ئەندازیاریەوە جارێککە پێداچوونەوەی پیا بکرێ و بگونجە لەگەڵ خێرایی ڕێگە پێدراوی ئۆتۆمبیلەکاندا. پاشان ئەو کاتە ئامرازەکانی تری سەلامەتی بۆ دانێن وەکو گادرێل لە ناوەڕاستی شەقامەکە یا لەم لای شەقامەکە ڕووناکەرەوە هەبێ فلاشەر هەبێ و لەگەڵ ئەوەشدا کامێرەی چاودێری کاریگەری دەبێت لەسەر کۆنتڕۆڵکردنی شەقامەکە. ڕێگای تونێلی پێشڕەو چەندینجە لەلایەن سەرۆکاتی شارەوانیەوە چاکراوەتەوە بەهۆی ئەوەی لە زستاندا بەهۆی بارانبارینەوە ڕۆچووە و بۆتە هیچێک لە هۆکارەکانی دروستبوونی ڕووداوەکان. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.